دەبین دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان سێمین فستیڤاڵی بازاڕ لە شاری کفری بەڕێوە دەچێت کە لەژێر چاودێری قایمقامێتی و قەزای کفری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کفری ئەنجامەدرێت ماوەی 3 ڕۆژ ئەم فستیڤاڵە بەردەوام دەبێت جا ئەمە ئەمڕۆ باسەوە دەکەین بزانین گرنگی ئەم فستیڤاڵە لە چیدا و جیاوازێکی چێ لەگەڵ دو ساڵی ڕابردوو لەو فستیڤاڵەدا کە ناوی فستیڤاڵی بازاڕە بزانین حتمما دەبێت کەلوپەلەکانی تێدا بفرۆشە و تێدا نمایش بکرێت بزانین ئەو کەلوپەلانە چین تەواوی قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان و ساوی پرسیارەکانمان لەگەڵ میوانەکەمان سارعەلی قایمقامی قەزای کفری کە ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە کاک سایر سڵاو لێبوو بەیانیت باش خۆشحاڵین کە لەگەڵمانی سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم باسێکمان لە فستیڤاڵەکە بۆ بکە بزانین ئەم ساڵ چۆن بەڕێوەچێ جیاوازی ئەم ساڵ چێ لەگەڵ فستیڤاڵەکانی ساڵەکانی ڕابردوو بانیتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە باز بۆ تۆ دیارە ئێمە لە قەزای کفری ئەمە سێهەم ساڵە کە فستیڤاڵی بازاڕ ئەنجامەدەین و طبعاً بە چاودێری قایمقامەتی قەزای کفری و بە هەماهەنگی لەگەڵ بە چاودێری قایمقامەتی قەزا و کفری و گەشت و گوزاری کفری لەگەڵ هەماهەنگی و سپۆنسەرکردنی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دیارە ئامانجمان ئێمە لەم فستیڤاڵە تەنها ئەوە نییە کە بازاڕکردن و ئەو با بڵێن جوڵە اقتصادیە کە هەیە لەو فستیڤاڵە بەدیەکرێ بەڵام زیاتر ئامانجمان ئەوەیە کە ناساندنی شاری کفری وەکو شارێکی مێژووی شارێکی شوێنەوار کە خەڵک لە دەوروبەری با بڵێن لە خواروی عێراق لە شارەکانی تری هەرێمی کوردستان کە سەردانی ئەم شارە بکەن بەم فستیڤاڵیشە کە تەوقیتێکی تایبەتی بۆ دائەنرێ کە هەموو ساڵێک بکەوێتە عوتڵەکان لە کاتێکی کە استیفادە لێ بکرێ کە خەڵک بتوانێت لە جێگە دوورەکانشۆ سەردانی ئەم فستیڤاڵە بکە و لە هەمان کاتشا سەردانی شوێنە مێژووی و کەلتوریەکانی شاری کفریش بکە بەڵێ کە ئەمەشە بێتە با بڵێن شوناسێک بۆ ئەم شارە کە شارێکی دێرین یەکێکە لە شارە دێرینەکانی هەرێمی کوردستان و عێراقا کە لە 1953ەوە تقریبان قەزای و کۆنترشە لەو کاتە هەندێ شوێنی گرنگی تایە شوێنی مێژووی شوێنی کەلتوری و ئێمە وەکو پلانێک و بەرنامەیەک لە ئیداری شار کە توانیمانە طبعاً بە هاوکاری لایەنەکانی تر سواء حکومی بێ یان ڕێکخراوەکان بێ هەموو ساڵێک چەند جێگایەک لەو جێگەیە شوێنەوارانە نۆژەن بکرێتەوە و بخرێتە خزمەت هاوڵاتیانەوە و بێتە جێگەیەکی ئەوەیە کە سەرنجی گەشتیاران ڕابکێشێت و لە کۆتاییەکە بێتە شارێکی گەشتیاری و خۆتەزانی یعنی حرەکەیەکی اقتصادی دروستکە لەم شارە باش کاک ساهر یعنی جەنابە باسە لەوە کرد کە ڕێکخراوێکی ئەڵمانیش لەگەڵتانە بەشدارە گرنگی ئەم ڕێکخراوە لە چییە خۆی بینێتەوە کە بەشدارە لەگەڵتانە ئایا توانێت ئەو لایەنە پەیوەندیدارانی وڵاتی ئەڵمانیا بانگێش بکایە میوانداری بکە بۆی بتوانن وەکو باست کرد کە کفری یەکێکە لە قەزاهەرە کۆنەکان لە هەرێمی کوردستان و لە عێراق و ناوچەیەکی مێژووی و دێرینە بتوانێت لە ڕێگەی ئەو چالاکیانەوە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە بتوانن هاوکاری مادی بێ معنەوی بە کۆی بکەنەوە بۆی ئەو ناوچانەی کە لە کفری خەریکە خراپە بنیا بەرەو لە ناوچوونە چند نۆژەن بکرێنەوە یعنی ئێمە بە فرسەتێکی بزانن لەو ڕێگەیەوە دیارە نەکو بەس ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ئەمە ینی ماوەیە پێش ئێستا مزەکرێت تەفاهممان کرد لەگەڵ CDO بە سپاسەوە هەستان بە نۆژەنکردنەوەی گەرماوی پاشا هەر بەرنامەشمان لەسەر کرد و هەر جەنابیشم میوان بوویت و قسەمان لەسەر کردەوە بابەتە بەڵێ ئێسش کە پلانیان هەیە مەسەلەن خانەکەی داود زەریفە کە جێگەیەکی زۆر گرنگە لە مێژوویە گرنگە لە شاری کفری دیارە ڕۆڵی ڕێکخراوەکان ئێمە درکمان پێی کردە وەکو ئیداری شار بە سوپاسەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەسەر ئەو ئاستەی هاوکارە چەند جارێک کۆنفرانسیان ئەنجام داوە کە لەسەر گرنگی بە طبعاً بە هەماهەنگی لەگەڵ جامیعی پۆلیتیکنیکی گەرمیانە لەگەڵ جامیعی لەگەڵ زانکۆی گەرمیانە
لەگەڵ جامیعەی سلێمانیە کە ئەمە چەند کۆنفرانسێک کراوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق تێژوونەوەی بەحسی باشی تیا تەقدیم کراوە شت باش خراوەتە ڕوو کە گرنگی شاری کفری لە مێژوودا چییە کە بخرێتە ڕوو و هەندێک دراساتی لەسەر بکرێت طموحی ئێمە کنەو پشکنین لە شاری کفری بەڕاستی لەو ئاستە نییە کە دڵمان پێی خۆش بێ لەبەر هەندێک هۆکار ڕەنگە دووری شارەکە بێ لە سەنتەری محافەزەکان یان جارێ مەسەرەن لە ڕووی گرنگی پێدان لە ڕووی ئیعلام و میدیا کە ئەم جێگایە بە تایبەت کە ڕۆمانیەکان لێبوونە ساسانیەکان فترێتیا بوونە ئیتر بە لە عوسمانلیەکان و بەرەو سەرەوە بەرەو خوارەوە بوو دەراسات زۆرە کە باسی شاری کفریەکە ئەو کنە و پشکنینە جارێت تا ئێستا بە شێوەیەکی یعنی ئێمە کە طموحمان بێ ئەنجام نەدراوە ئیتر ئێمەش لەگەڵ ڕێکخراوەکانە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە لەگەڵ حکوومەتە لە هەموو لایەکە خەریکی مذەکرەی تەفاهم لەگەڵ زانکۆکانە بەڕاستی پرۆژێکمان هەیە لەگەڵ زانکۆی گەرمیان و زانکۆی سلێمانی کە دەلیلێ دروستکەین دەلیلێکی با بڵێن ئەکادیمی بۆ شوێنەوارەکانی کفری ئەوەشە طبعاً کارێکی ڕەنگە ساڵێ دو ساڵ کاک سارباست لە زانکۆکان کرد بە گرنگە ئیزانین لە کاک سارباست لە زانکۆکانی تر کرد گوترا لەم بازارەدا خودڵ لەم فستیڤاڵی بازارەدا چالاکی زانستی پزیشکیش پێشکەش دەکرێت و نمایش دەکرێت ئەمە چۆنە هەماهەنگیتان چۆنە لەگەڵ زانکۆکانی دیکە لەگەڵ زانستی پزیشکەکانی تردا چۆن توانیوتیانم چالاکیانش لەم فستیڤاڵ تا بەشداری پێ بکەن زۆر باشە ئێمە لە نوسخەی پار کە هەندێک مەعهەدە هەلێکان یان ئەوەی بەشی تاقیگە و ئەوانەی ئەو مەعهەدانەی کە لە جامیعەی پۆلیتێکنیکی گەرمیانە لێرەیە کە سەرۆکایەتی زانکۆکە لێرەیە و چەند کولی و مەعهەدێکیان هەیە لێرە بەڕاستی کارێکی باشیان ئەنجامدا لە ڕووی زانستی و هەندێک پشکنینیانە کرد هەندێک ئیش و کارەکانیان کە خستە بەس چاوی هاوڵاتیان کە خەڵکش بزانێ ئەم بەشە گرنگانە هەیە لەم کۆلێژ و لەم با بڵێن مەعهەدانەی جامیعەی پۆلیتێکنیکی ئەم ساڵش هەندێ مەعهەد تازە هەیە کە هاتەتە پێش و ئەوانش چالاکیانە بێت ئەوەیشە بەشی ئینگلیزی ئەو مەعهەدەی کفری با بڵێن کە چوار بەشی لێ و بەڕاستی مەعهەدێکی گرنگە بۆ ئەم شارە لە ئامانجمان لە کۆتاییە کە ئێمە هەندێک لەم فستیڤاڵە کە باسمان کرد جگە لە بازرگانی کردن و بازارکردن کە ناساندنی شاری کفریە و خاڵێکی گرنگ هەیە لای ئێمە کە دەعمکردنی شەریحەیەکی گرنگ ئەوەیشە ئەوانەی وا کاری دەستیەکەن ئەوانەی وا باڵین خانمان بە تایبەت یعنی ئیمساڵ ئێمە ساڵی یەکەم فستیڤاڵەکەمان ئەنجامدا 2023 دەور 50 کەپرمان هەبوو بۆ ئەو شەریحەویستم ئەو پرسیارە لێ بکەم کاک سار بۆ ئەم ساڵ چەند کەپرتان هەیە چەند چادر بوونی هەیە و چەند خانم بەشدارە چەند شوێن ئامادەیان دەربڕیوە یعنی باسێکمان لەمانەش بۆ بکە خۆتان بەو لایەنانەتان و تۆ کە بێن بەشدار بنیا ئەوان خۆیان هاتوون و داوایان لێکردوون کە کۆشک و خێم و چادریان بۆ دابین بکەن و بێن بەشداری لە فستیڤاڵی بازاڕەکە بکەن کە من کە پێتم و 2023 ئێمە ئەو بەشدار بۆ خانمانە بە تایبەت کە بەکاری دەستی بە دروستکردنی شیرینی بە دروستکردنی خواردن خوارد ئەمانە تقریبا 50 کەپر بوون یەکەم ساڵ دووهەم ساڵ ببن بە 80 ئێستا 120 تێپەڕانووە یعنی ئەمانە بە شێوەیەکی زیاتر کە سپۆنسەرەکرێن لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ومە کە کەپەرەکان بێ بەرامبەر بۆیان دابی نەکرێ وەکو هاوکاریەک باشە دەعمێک بۆ ئەوانە کە بەڵام بە شێوەیەکی گشتی تامان بران خەڵکێتر بەس ئەمانە نین پران ئەم 120 کەپرە ئەوە کۆمپانیاکانە لە شارەکان تر دێن براندەکان دێن ئیمساڵ ئێمە خەڵکێکمان زۆر دەعوات کردووە تاوان استفادەمان کردە لەو عیلاقاتە لەو کۆمپانیە کە گردە تەنزیمی ئەم با بڵێن ئەم فستیڤاڵە گردێتە ئەستۆ
و هەوڵماندا خەڵکێتر لە دەرەوەی هەرێمی کوردستانش داوات بکرێ. باشە کاک سار ئەو کەسانی کە بەشداریان کردو ئەوەی کە دەڵی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداریان کردو یاخۆ لە ناوچەکانی تری عێراق هیچ جێگەیەکی مانەوە بۆ ئەمان جابین کراوە بۆ کە بەشدار بن و کاراسانیان بۆ بکرێت کە ماوەی 3 ڕۆژ لەم فستیڤاڵ بەڵێ جێگە بۆیان دابین بەڵێ ڕاستە کفری ڕەنگە هۆتێلی و هۆتێلیتیانەوە بەڵام میوان دۆستن ئێمەش جێگەی خۆ هەمانە بە تایبەتە یعنی بە دایرەکان خۆمان بە حکوومەت توانین جێگەیان بۆ دابینکەین. بەڵێ هەموو شتێک ئاسانکاری تیاکراوە دابین کراوە لە ڕووی ئەمنیوە بە تەنسیق لەگەڵ گەشت و گوزارە لە زاڵگەکانە خێراتنیان لێکرێ و ئاگادارێکرێنەوە هەوڵمانشدا مەسەلەن کە کۆبوونەوەی لێژنەی ئەمنی بکرێ ئێمە بینیمانە لە شارەکانتر فستیڤال کراوە خەڵک زۆر گلەی هەبووە لە قەرەباڵغی لە جێگەی سیارە لە پارکینگ ئێمە ئینشەڵڵا شتانە حەل کراوە جێگەکە جێگەیەکی با بڵێن گونجاوە بۆ فستیڤال و ئومێدەوارین ئێم کە پار کە وەکو باسمان کرد 70 بۆ 80,000 کەس سەردانی فستیڤالەکەیان کرد هیوادارین 100,000 تێپەڕکا و پێشبینیەکەن کە 100,000 تێپەڕکاکان سایر بەڵێ پێشبینیەکەن کە 100,000 تێپەڕ بکات پێشبینیەکەین ئیمساڵ بەڕاستی یعنی بەو با بڵین ئەو تەلەفۆناتە کە ئەو پلانەمانە هەیە لە شارەکان تر لەگەڵ گروپەکانە قسەمان کردە یعنی خەڵک هەیە بڵێ لە نەجەف و کەربەلا و حلە ئامادەی خۆیان بڕێ بێن سەرداری ئەم فستیڤالە بکەن سەرڕایەوەشە گروپەکانی سلێمانی و خانەقین و شارەکان تر جا باشە کاکسان مادام باسی ئەوت کرد یعنی لە خواروی عێراق و کفری شارێکە کاتوانی بڵێن هاوسنوورە لەگەڵ خواروی عێراق و لەگەڵ شارەکانی کە سەر بە عێراقن یعنی لەو ناوچانەوە چەند کەس هاتووە چەند کۆشک بۆ ئەوان دانراوە ئەو کەلتورە نزیکی کە هەیە لە نێوان کفری و شارەکانی خواروی عێراقا چۆن توانیوتانە سوود لەوە ببینن بەڕێزم ئێمە بەڕاستی ئیستیفادەمان کردە لەو با بڵێ ئەو تەنەوعەوە لە کفری هەیە مەسەڵەن ئێمە بەشێکمان هەیە کە بۆ برا تورکمانەکان کە کاری خۆیان تیاکەن و سەقافەتی خۆیان و هەندێک نان خواردن و کەلتور و جل و بەرگ و ئیشی دەسی خۆیان تیا عەرزەکەن حتا هەیە عەرەبش تایەتی مەسەلەن خەڵکاتە داوای کردە ئەڵێ من شیرینیە هێنم شیرینی عەرەبی ئەڵێ قاوە دروستەکەم قاوەی عەرەبی و ڕاستی ئەم مووقعی جوغرافی کفری کە ئێمە بەڕاستی ئیستیفادەمان لێ کردە بە تایبەت بۆ ئەم فستیڤاڵیشە یعنی هەر پار و پێرارش ئێمە ملاحەزەیەوەمان نەکرد خەڵکێکی زۆر لە ناوچەی دووس قەرەتەپە جەبارە جەلەولا ئەم قەزا سنووریانەیە کە لە خانەقین با بڵێن ئەم قەزانەوە سنوورن لەگەڵ شاری کفریە خەڵک زۆر بە گروپەوە خەڵک زۆر ئەهات بۆ ئەو فستیڤاڵە طبعا نزیگە و حەدەسێکی جوانەش بەڕاستی یعنی لەسەر ئاستی ئەمنیەتش ئەو دوو فستیڤاڵە کەمترین کێشەی تیا ڕووداوە کەمترین مەشاکلمان هەبووە لەم شاری کفریە خەڵک تەنظیم کراوە جوان بۆ ئیش و کارەکانی ئەو جێگەیە کە فستیڤاڵی تیاکرێ حتا گەربارانش بێ ئەو کێشەیە گەورەی نابێ خەڵک زیاتر ڕووی لێ کردە و ئیمساڵش ئومێدمان هەیە کە خەڵک زیاتر سەردانی و فستیڤاڵە بکە. باشە کاک سار ئەوە مازانی کە شاری کفری شارێکی شوێنەواریە شارێکی مێژوێ پێکی جوگرافیەکەی بۆ جۆرێکی هاوسنوورە لەگەڵ کولتوری وڵاتانی دیگە خوشوێنەکان و ناوچەکانی تر و بەشداریان پێکراوە لەم فستیڤاڵەدا هەروە کفری بە با بڵێن شوێنی مەقامات و هونەر و کللتور ناسراوە تا چەند لەم فستیڤاڵەدا گرنگیتان ناوە بەلایانی هونەری یاخودی چالاکێکی هونەری لەم فستیڤاڵەدا بەڕێوەچێت بەڵێ دەستت خۆش بێ بۆ ئەم پرسیارەکە ئێمە وتمان ئەم ساڵ ئەو فستیڤاڵە جیاوازە بێ لە نوسخەکانتر لە ساڵانی تر ئەوەی شەکە ئەوەیە فستیڤاڵ ئەم فستیڤاڵە کە ئێمە دەستپێکی فستیڤاڵەکەمان بە چالاکی هونەری دەستپێکین
و ڕێگەمان داوە مەسەرەن ئێمە ئێستا ئەزانین هەندێک کاری ئیشی سیمینار و کاری هوشیاری و هەندێک ڕێکخراو هەیە لە ناو فستیڤالەکەیە کە ئەنجامی دەدەن و خودی خۆشی کە لە ناو فستیڤال هەندێک چالاکی هوەری تیاکرێ و چۆن بڵێن هەندێک پێشەنگای کتێب فرۆشتن هەندێک با بڵێن وێنە کێشان هەمووی بە تایبەت ئێمە مەحەدێکمان هەیەن هوەرە جوانەکان ئەوانش بەشدارن بە شانۆ بێ بە پارچە پارچە مەثڵ با بڵێن کتێب فرۆشتن بێ بە وێنە کێشان بێ و بە گۆرانی وتن بێ بە هەموویەوە وامان کردە کە ئیمساڵ بەس بازارکردن نەبێ بەڵام تعریف بڵێن ناساندنی سەقافەتی ئەم شارە کە خۆی لە ئەسڵا شاری کیفریش خۆتان نەزانن شاری مەقاماتە زۆر مەقامات هەیە مەسەرەن لەسەر ئاسی عێراقیشە لەم شارە وتراوە و ئەسڵەکەی ئەم شارەیە بڵێ باشە کاک سار با فرسەت ێسانین لە سەری ساڵ نزیک دەبینەوە بتوانین پرسیاری ئەو لێ بکەین بزانین ئایا پرۆژەکانی نوێژانکردنەوە بەکوێ گەشتووە و هەروەها پرسیارێکی دیکەم ئەوەیە کە زۆر بەلامەوە گرنگەوەش بزان مەگەر بە کورتی وەڵامان بێتەوە لەم فستیڤالەدا ئەو گەنجانەی دایانیان کردووە خودت پرۆژەیەکیانەیە دەرفەتی ئەویان پێدراوە کە پرۆژە و چالەکەکانیان بخەنە ڕوو تایکی دەرفەتیان پێدراوە ئێمەش یعنی خۆی ئامانجی فستیڤالەکە ئەوەیە کە خزمەتی ئەو چینە بکە و خزمەتی ئەو چینە بکە کە زیاتر کە کاری دەستیەکەن لە خانمان لە گەنجان لە هەموو چینەکانەوە کاری نۆژەنکردنەوە بەڕاستی ئێمە ئیمساڵ با بڵێن تەقاڵتی کفری زائیدەن گەرماوی پاشا خانێکی حەسەنەفەنی ئەمانە هەمووی خراوەتە خزمەتی هاوڵاتیان کەسێ جێگەی طبعاً پێشتر سەرایی کفری مۆزەخانەی کفری ئەوانە نۆژەن کراونە تۆ حازرن چەند جێگەیەکمان هەیە گرنگە و مێدەوارین 2026 ئەوانش تاکسایر بە کورتی پێم بڵێ لێرەوە چ پەیامێکە هەیە بۆ ساڵی 2026 و چ پرۆژێکی خزمەتگوزاریتان هەیە بۆ کفری بەس بە کورتی بە کورتی هیوادارم ئێمە هیوادارم وەزعی با بڵێن دارایی حکوومەتی هەرێمی کوردستان باش بێتەوە لەبەرەوە بەڕاستی پرۆژەکانمان کەمێک کێشە و خاویتیا دیارە لەبەر نەبوونی سیولەی نەختینە هیوادارم سەر ساڵی سەر ساڵی بتوانین زیاتر خزمەت هاوڵاتیان بکەین دەستخۆش کاک سایر زۆر زۆر سپاس بۆ سایر عەلی قایمقامی قەزای کفریکان ڕاستەوخۆ لە شاری کفریەوە لەگەڵمان نبووی دەستخۆش